بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باس لەوە دەکەین کانونەرەکانی پارتی و یەکێتی بەبێ لایەنەکانی دیکە لە کۆمیسیۆن ئەنجامی هەڵبژاردنیان بە ساختەکاریەوە پەسەند کرد. بە میوانداری بەڕێز شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنی هەرێم تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان دژی ساختەکاریەکانی هەڵبژاردنی 30 ئەیلول دەوەستێتەوە. ئەمە لە کاتێکدایە کۆمەڵ ژماری کورسیەکانی زیادی کردووە و یەکێکە لە هێزە براوەکان. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاماژە بەوە کات ساختەکاریشی گەورە لە هەڵبژاردنەکاندا کراوە و دەنگی دوو هێزی دەسەڵاتدار بە ساختەکاری زیاد کراوە. ئێمە هیچ کاتێک دوو دڵنین لە هەڵوێست وەرگرتن لە بەرامبەر ساختەکاری، هەڵوێست وەرگرتن لە بەرامبەر یاساشکێنی، هەڵوێست وەرگرتن لە بەرامبەر ئەوەی کە سوکایەتی بە ئیرادەی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە ڕێز لە دەنجیان نەگیراوە و کۆمەڵ خۆتەزانی جگە لەوەی کە لەم هەڵبژاردنە کورسیشی زیادی کردووە و لەگەڵ هەموو ئەو تێبینیانەی کە هەیە کۆمەڵ وەکو هێزێکی براوە هەژمارەکرێ لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستاندا. بەڵام ئێمە وەکو مەبدە ئەو پرەنسیپانەی کە پرەنسیپی ئەساسین لامان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و نەزیه بێشک لەگەڵیان نەمێنینەوە و هەموو ساختەکاریەک ڕەتەکەینەوە. دوای 20 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن نوێنەرانی پارتی و یەکێتی لە کۆمیسیۆن بەبێ لایەنەکانی دیکە ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیان بە ساختەکاریەوە پەسەند کرد. نوێنەرەکانی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوش ئەنجامەکانیان ڕەت کردەوە و ئامادە نەبوون واژۆ لەسەر ئەنجامەکان بکەن. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕای دەگەیەنێت ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردن بەبێ ڕەزامەندی تەواوی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بۆ پەردەپۆشکردنی ساختەکاریە. ئێمە کۆمەڵی ئیسلامی نەمان شاردەوە کە چاوەڕوان بووین کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان هەنگاوی جەریئانە بنێوە لەو ڕۆبڕیاری پێویست بدا و بەداخەوە تەبان لە بەشی زۆری کۆمسیارانی ئەتوانین بڵێین نوێنەرانی هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندن و بۆ شاردنەوەی ئەو تەزویر و ساختەکاری گەورەی کە هەیە لە هەڵبژاردنەکانی 30 نۆی ڕابردوو تەوان بڕیاریاندا کە بەبێ لایەنەکانی تر ئەم پرۆسێ تێپەڕێنن. بە پێی ڕێکەوتنی پارتی و یەکێتی ئەو 96 بنکەی دەنگدانە کە سکاڵایان لەسەر بوو بە دەنگی هەموو لایەنەکانەوە سووتێنران. لە کاتێکدا نوێنەری کۆمەڵ و لایەنەکانی دیکە لە کۆمیسیۆن داوایان کردبوو لەو بنکانەدا تەنیا دەنگی ئەو لایەنانە بسووتێنرێن کە ساختەکاریان ئەنجام داوە. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش سووتاندنی دەنگی ڕاستەقینە و ساختە بەیەکەوە بەنادات پەروەری دەزانێت. بە شێوەیەکی کتوپەر بڕیاریان داوە کە دەرەنجامەکان ڕابگەێن و بێەوەی کە گەشت بنە بڕیاری خۆیان و لیژنانەی خۆیان هەیەیان بووە لە کۆمیسیۆن نەگەشتونەتە بڕیاری کۆتایی و پێکەوە هەماهنگ بن. کۆمەڵی ئیسلامی هەموو سکاڵانەی هەی بووە کە لەلایەن بریکارەکانی کۆمەڵی ئیسلامیەوە تۆمار کراوە لەسەر سندوقەکانی بە چاوەڕوان بووینەوە یەکلا بکرێتەوە. جارەوە عەدالەت نییە و ئەو پەڕی نادات پەروەریە کە تۆ سندوقێکی دەنگدان بۆ نمونە ئەم سندوقە ڕێژەی لە سەدادەی دەنگەکانی هی کۆمەڵی ئیسلامیە دەنجی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە مافی ڕاستەقینی مافی ئەو خەڵکەیە. مەسەلەن بۆ نمونە ڕێژەیەکیکەی هی بزوتنەوەی گۆڕانە، ڕێژەیەکەی هی یەکگرتووی ئیسلامیە و ڕێژەیەکەی هی هێزە سیاسیەکانی ترە و ڕێژەیەکەی هی ئەو هێزی سیاسیە. بەڵام دیارە تەبەن ئەوەی ساختەکاری کردووە لەم بنکەیەوە لەم وێزگەیە لە هەر سنوورێک بوو بێ دیارە هێزی دەسەڵاتدار کردوێتی. ئەمە ئەو پەڕی نادادگەریە کە تۆ بێی هەموو ئەو سندوقە بەیەکەوە بسووتێنی و دەنجی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بسووتێنی لە پاڵ دەنگە ساختەکان. ڕۆژی 30 ئەیلولی 2018 هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. هەردوو پارتی دەسەڵاتداریش وەک پیشەی هەمیشەییان ساختەکاریشی بەرفراوانیان ئەنجامدا. ساختەکاریەکەی ئەمجارە لە ڕێگەی دەرکردنی ناسنامە و ڕەگەزنامەی ساختە بوو. لەو ڕێوە پارتی و یەکێتی بە هەزاران دەنگیان بۆ خۆیان زیاد کرد. ئەمە جگەلەوەی لە ڕێی نوێنەرەکانیان لە کۆمیسیۆن هەڵبژێردران کە زۆرینەن توانیان سکاڵاکان وەلا بنێن و لە 96 بنکە دەنگی ڕاستەقینە و ساختە بەیەکەوە بسووتێنن.
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک شیروان زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچیە وەکو چوار کۆمیسیار لە کۆی نۆ کۆمیسیار لە ئەنجومەنی کۆمیسیاران ڕازی نەبوون بەم ئەنجامانە و واژۆتان لەسەر ئەنجامەکان نەکرد. بەناوی خی گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ دەرفەتە کاک حەکیم ڕێز خۆشەویستم بۆ بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پێیام. لە ڕاستیدا ئێمە لەو خولەی کۆمیسیۆن بەتابەت کۆمیسیۆنی کوردستان کە کۆمیسیۆنێکی تازە بوو و بە پێکاتێکی جیاواز دروستکرا ئومێدی زۆرمان لەسەر هەڵچنی و قەنەعەتمان وا بوو دەکرا شی زۆر باش و گەورە بکەین و ئێمە دار لە ماوەی ئەوەی کە چۆک ڕاپرسی چۆک هەڵبژارنیش بەڕاستی کۆمەڵ هەنگاوی باشمانە هەر لە دەستبردن بۆ کۆمەڵە دۆسەی حساس و گرنگ کە یەکەم جار بوو لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجومەنی کۆمیساران بەو شێوە لەسەری بۆ سێوجەخت بکاتەوە بەتایبەت مەسەلەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران مەسەلەی لێکردنەوەی جیاکردنەوەی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی هەروەها ئەو مادە لۆجستانی کە بەکار دێت بۆ پرۆسی هەڵبژاردن و ڕاهێنانی فەرمانبەران و دامەزرانی گرێبەستی فەرمانبەران چەندان دۆسێک تری گرنگ کە هەموو ئەوانە بابەتی زۆر گرنگ بوون بەنسبەت ئێمەوە بە خۆشحاڵی و توانیمان هەنگاوی زۆر باش و گەورە بنین و شتێکین کە جیاواز بێ لە کۆمەڵێک لەو هەڵبژارانی کە کراوە. بەڵام بەداخەوەی کە بینیمان شەوی ڕابردوو جێبەجێ کرا بەڕاستی چاوەڕوان نەکراو بوو بۆ ئێمە لەبەرەوەی کە ئێمە شەوی ڕابردوو بۆ دانیشتین کە دوایەوە کە نزیکەی 20 ڕۆژ ئێمە ئەنجامەکان تاخیر بوو بەهۆی ئەوەی کە هەڵەیەک یەکجار زۆر لە فۆرمی ئەنجامەکاندا هاتووە لە ئێمە بۆ دانیشتین کە فۆرمی ئەنجامەکان بەراورد بکەین و دقیقتر بین و بە ئەنجامێکی زۆر دقیقەوە بیدەینە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بەداخەوە ئەوەی کە پێشبینیمان نەدەکرد ئەو بوو لەلایەن سەرۆکی ئەنجومەن و ئەندامان چوار ئەندامی تری ئەنجومەن ڕێککەوتنێک کرابێت لەسەر ئەجندای کۆبوونەوەکە و لەسەر جێبەجێکردنی بڕیارێک کە لەلایەن مەکتەبی سیاسی هەردوو حیزبی دەسەڵاتدار ڕێککەوتنی لەسەر کرابوو کە دەبووە هەر ئەم شەو جێبەجێ بکرێت. من خۆم وەکو ئەندامێکی ئەنجومەن و بەناوی سێ لە هاوڕێکانیشم داوامان کرد کە یادەشتێکمان پێشکەش کرد کە ئەوان کۆبنەوەکە بخەنە کاتێکی تر بۆی کە بەیانی زیاتر کاتمان لەبەردەستدابێ بەداخ ئەوان بەهیچ شێوەیەک ئامادە نەبوون و داواکارێکیمان ڕەت کردەوە ڕاستەخۆ ئەجندای کۆبنەوەکان گۆڕی بۆی کە قسە بکەن لەسەر دەنگدان لەسەر مەسەلەی سکاڵاکان کە بەلا ئێمە شتێکی چاوەڕوان نەکرا بوو. بەڵێ ئەو پەلەپەلی ئەوان بۆ چی بوو ینی لەو کات ساعت 12 شەوە کە بەڕێست و چوار سێ کۆمیسیاری دیکە داواتان کرد و بخرێتە ئەمڕۆ ئەو پەلەپەلە چی بوو؟ ئەو پەلەپەلەی مەسەل نوێنەرەکانی پارتی و یەکێتی لە کۆمیسیۆن بۆ چی بوو؟ قەناعەتی ئێمە وا بوو کە دواتر زانیاری دقیقمان پێگەیشت ئەو بکار ئەو ڕێککەوتنێک کراوە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدار کە بۆی کە لەبەرەوەی کە لە بەغدا ڕێککەوتون لەسەر پۆستەکانی بەغدا و پۆستە وەزارەتەکانیان لە هەرێمی کوردستانیش بڕیاریان داوە ئەم شەو دەبێ ئەنجامی کۆتایی پەسەند بکەن بۆی کە ئەوان بۆ شێوەی کە دایانەوێت لە پەرلەمان و حکوومەتی داهاتوو پشتیان هەبێت و ڕێککەوتنێکی سیاسی بکەن. دیار ئێمە نەچوونە ژێرباریەوە ڕاستی ئێمە زۆر بە لەگەڵ لە هاوڕەکانم کە لێرەوە دەمێت سوپاسیان بکەم کە هەڵوێستێکی زۆر مەردانیانوان بۆی کە ئێمە هەستین لە دانیشتنەکە و دانیشتمان بەجێش و بە هیچ شێوەیەک گوێمان نەگرت لەو دەنگدانانەی کە کرا و بەڕای نایاسایی بوو و پێمان گوتن ئێوە تەحمولی نەتایجەکەی دەکەن و خۆتان بەرپرسیارن بەرامبەر خۆتان و خەڵکی کوردستان. ناساکە لەبەرەوەی بوو کە ئێمە دەبوایە پێش ئەو بابەتە مەسلەی فۆرمەکان کەوکو باسم کرد هەڵی زۆری تێدا بوو ئێمە وردبینی و تەتقیق یەکجار باش بکەین پاشان مەسلەی سکاڵاکان کە ئێمە دەڕۆژ کارمان لەسەر کرد من وەکو ئەندامێکی لێژنەی سکاڵاکە کۆمەڵێ ئەو سکاڵا ئەوەی کە بەردەستماندا بوو بەڕاستی ناداتپەروەری بوو کە هەموو بە یەکش چاوسەر بکرێ چکە بەشێکیان هێزی تایبەت چۆ بە ناو بنکەکانی دەنگدان و کە بە هەموو شێوێک بە پێی بڕیاری خۆمان و پێی ئەو تەئیدێک کە لەلایەن دادگای پێداچوونی هەرێمی کوردستان
تەزیقی بەرارەکەی کۆمیسیۆن و ئەنجومەنی کۆمیسارانی کردبوو کە بەڵێ ئاساییە ئەنجومەنی کۆمیساران دەتوانێت ئەو بنکانە پوچەڵ کاتەوە. ئەمە قسەمان لەسەر ئەوە بوو ڕاستی نەقسەمان لەسەر بابەتی ترکرا دەکرا ئەو بابەتە لێک تێگەشتنی زیاتر دروست بکرێت و ئەنجامەکانی ئەگەر چی ئەوان بەپێی یاسا 5 دەنگ تیان پەڕان بەڵام قەناعەتی ئێمەوا بوو کە وەکو باسشمان کرد کۆتا شەو ئەنجومەنی کۆمیساران لە کۆی 9 ئەندام 7 کەس دەنگی بۆدا کە بەڵێ دەبێت دوو لەسەر سێ بێ نەک ئێمە لە کۆی تەنها دوو کەس دەنگی پێنەدا لەبەر ئەوەی کە مەوزوعی نەتائیج جەناتە ناگدارن کە حەکیم کە مەوزوعێکی زۆر حساسەوە گرنگترین بابەتە بەداخۆ لە یاسای کۆمیسیۆندا زۆر بە ڕوونی ئاماژەی پێ نەکردووە و نەقسێکە بۆ یاسای کۆمیسیۆن دەبوایە ورتر داڕژرا بووایە زۆر بابەتی زۆر ئاسایی هەن وەکو مدیرعامەکان و بابەتی تر 6 کەس پێویستە بەڵام بەداخەوە لە مەسەلێکی وا گرنگدا مشاريع لە هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو بۆ شایە پڕکاتەوە بەوەی کە ئاماژە بکە کە دوو لەسەر سێ پێویستە بۆ ئێمە دوایەوەی کە پەسەندمان کرد بەڕاستی ئەوەی کە جێگەی سەرنجی ئێمە بوو بەداخەوە چاوەڕێمان دەکرد لەلایەن دادگای پێداچوونی هەرێمی کوردستان وەکو ڕێزلێنان و مانەوەی هەیبەتی شکۆی ئەو مؤسسەیە و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کە بابەتێکی هەساسە دەبووە ئەوان لە ئێمە زیاتر جەختکەنەوە و ئەوە پەسەندکردن کە 6 کەس پێویست بەڵام بەداخەوە ئەوەی کە بینی مامۆریارەکە ئێمە هەڵشاندەوە و دیارە خۆشیان تەحمل لە تایجەکان دەکەن ئەوەی کە پەیوەندی بە ئێمە بوو ئەو بکە زۆر بەڕاشکاوی و زۆر بە بوێری ئێمە ڕامانگەیان کە نەتایجە ڕەت دەکەینەوە و یاداشتێکماندا بەواژوی 4 لە ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی کۆمیساران کە لە بەردەستی بەڕێزیشتاندا هەیە نردومانە بۆ سەرجەم ئەو لانانەی کە پەیوەندیدارن بە دۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و ئێمە جەختمان کردووە لەوەی کە هەڵبژاردنەکە دقیق نەبوو و مەسەلەی سکاڵاکان تا ئێستا ڕوون نییە چکە سکاڵاکان هەموو یەک شێوە نەبوو ناکرێت تۆ دەنگێکی یاسایی و حەڵاڵی ئەو خەڵکە لەگەڵ دەنگێکی ناشەرعی و نایاسایی بەڕاستی تێکەڵاوکەی و بەیەک چاو بیسووتێنی کە ئێمە زۆر بەڕاشکاوی لە کۆبنەوەدا باسمان کرد ئێمە داوا دەکەین ئەو دەنگە تەزویرانەی کە بە ناشەرعی خراونە ناو سندوق ئەوانە بڕوان و ئەو لایەنانی کە لە پشت ئەو سیناریوانن کە خەڵکیان ناردو و خەڵکی ئاژاوەگەریان ناردووە هێزی ئاساییشیان ناردووە ناو بنکەکان دەنگی ئەو لایەنانە بڕوان نەک دەنگی خەڵکێکە هاتووە لە ڕێی سندوقانی دەنگدانەوە چارنووسی 4 ساڵی خۆی دانگیکە کە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئەوە عەدالەت تێدا نییە. بەڵێ زۆر باشە بەس ڕەنگە خەڵک بپرسێ ئەم ڕەتکردنەوەی ئێوە وەکو 4 کۆمیسار لە نۆ کۆمیسار هیچ ینی گرنگێکی هەیە ینی ئەم ڕەتکردنەوەیە چیمان پێ دەڵێ لەبارەی ئەنجامی هەڵبژاردنەکەوە هیچ گرنگێکی هەیە ئەم ڕەتکردنەوەی ئێوە؟ بەڵە زۆر گرنگی هەیە چۆن گرنگینە ئێمە لە کۆی نۆ کۆمیسار چوان یعنی نزیکەی 140 ڕەتمان کردوتەوە یعنی بۆ زانیاری بەڕێستان لە وڵاتانی پێشکەوتویان تەنان لە عراقیش بینیمان یەک کۆمیسار کە نەتائیجەکەی ڕەت کردەوە دنیا گرفت و علامەتی ئیسیفهام خرا سەر هەڵبژاردنە و تەنانەت UN و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەمووانە لیان کۆڵیەوە و مۆزوعی دۆسیە دروستکرا و تحقیق لەو بابەتە کرا چونکە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسارن کە خۆیان بەپێی یاسا سەرپەرشتیاری ڕاستەوخۆن و پێی یاسای ژمارە 4 ئەوان دەسەڵاتی ڕەهایان هەیە و ئەو نۆ کەسە بێکەوە مەسئولیەتی تەزامونی هەڵدەگرن واتە خۆیان هەر نوێیەکە بەرپرسن بێکەوە بەجیا لە مؤسسەکانی تر بۆیە ئەمە بەڵێ معنای خۆی هەیە و مەدلولی خۆی هەیە کە گومان دەخات سەر هەڵبژاردنەکە و گومان دەخات سەر ئەو نەتائیجێکە ڕاگەندا و ئەمە زۆر بەڕوونیش کتومانە ئێمە ئەو نەتائیجانە ڕەت دەکەینەوە و شەرمان نەکردووە ئێمە بەپرسین بەڵێ تاوەکو ئەم شەوە لە ئەنجامەکان چکە خۆمان سەرپەرشتیمان کردووە بەڵام لەوەی کە لە دوای ئێمە بۆ زانای بەڕێستان کە ئیتفاقی کراوە بەپێی ئەو ئیتفاقە ئەوان بەپێی ئەوەی کە پێویستیان بووە پۆینتی لایەنەکانی کەیان بۆ شێوەدانا کە کورسی بۆ یەک لەو دوو لایەنە تەواو بکرێ یعنی پۆینتی بەشێک لایەنەکانی چووە بۆ لایەنێک بۆی کە کورسی ئەوان تەواو بکرێ هەر بۆ زانایار بەڕێست و بینەرانی پێیان ئێمە 99 بنکەمان هەیە نەک 96 بنکە لەکوی ئەو 99 بنکە بۆچی تەنها 96 بنکە پسووتێنراوە تەنها دەنگی 96 بنکە دەکاتە ئەوەی کە کورسێک بۆ لایەنێکی دیاریکراو یەک لەو دوولایەنە تەواو بکرێ ئەگەنە دەیانتوانی هەر 96 کە بسووتێن بۆی کە ئەو کاتی پۆینتی ئەوە نەدەچ بۆ ئەو یەک لەو دوولایەنە دەچ بۆ لایەنێکی تر کورسی لایەنێکی تەواو دەکرد کەواتە ئەو پێمان دەڵێ ئیتفاقێکی زۆر تەواو کراوە و ئێمە کە بینیشمان لە بەردەستیاندا هەبوو کە تەواوی وردەکاری ڕێکەوتون لەسەر تەواوی ئەجندای کارەکە و کورسەکان چۆن دابەش دەکرێت بە تەواوەتی. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ئێوە تەنە ئەنجامەکانتان ڕەت کردوێتەوە کە بەڕێز دەڵی نیشانەی پرسیار لەسەر هەڵبژاردنەکە دادەنێ هیچ ڕێگایەکی یاسایی دیکە هەیە کە وەکو کۆمیسیاران ئەوانەی کە ناڕازین
بیگرنە بەر و دەرەنجامیەبی یاخود تەناوە ئەوەندەیەوە لێرە کۆتایی بەو ناڕەزایەتیتان دێنن. خۆی ئێمە کاک حەکیم لە ڕووی ئاسایی و هەر کۆبنەوەیکی ئەنجومەنی کۆمیساران و لە مؤسساتی کەژوایە کە بە زۆرینە ڕۆیشت ئەو کەسانەی کە ناڕازین لە ڕووی یاسایە بۆیان هەیە خۆپارێزی خۆیان واتە تەحەفوز پێشکەشکەن، بۆیان هەیە لە ڕێی یاداشتێک کە بدەن ڕای گشتی، بۆیان هەیە لێدوان بدەن. ئێمە هەموو ئەو قۆناغانمان بڕیوە یاداشماندا پێش ئەوەی کە ئەوان ئەنجامی کۆتایی ڕابگەێنن ئێمە پێشتر بۆ سەرجەم کەناڵەکان ڕاگەاندن ئەو یاداشەمە بڵاو کردووە کە ئێمە ڕازینی بۆ ئەنجامە و دواتر من خۆم پێم باش بوو کە پرێس کۆنفرانسێک بکرێ بەڕاستی لەگەڵ ئەو سێبەڕێزەکەی کە بەداخەوە نەکرا ئەمڕۆ زیاتر ڕوونکردنەوە بدەین و هۆکاری ئەوەی کە واژۆمان نەکردو بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەینەوە و من وەک خۆشم وەکو ئەرکێکی سەرشانم بەدەر لەوە زیاتر لەوەش لە چەند بەرنامەیەک و چەند لێدوانێکم بۆ کەناڵێکیش داوە کە ڕای شخصی خۆشم وەکو ئەندامێکی ئەنجومەنی کۆمیسارن وەکو دەبێژی ئەنجومەن بەڕوونی ئەوەی کە ڕاستە و ئەوەی کە حەقە لەو دۆسیەدا وەکو خۆی بەڕاستی بۆ خەڵکی کوردستان ڕوون کردوتەوە بۆی کە ئەو مەسئولیەتی کە لە سەرشانی منەوەکو کەسێک بەرامبەر خوا بەرامبەر خەڵکی کوردستان بتوانن بە ئەمانەتەوە بپارێزم ئەومان کردووە و هەر ڕێکارێکی تریش کە تعبیر بێت لە ڕای ئێمە تەبەن لەگەڵ یوئێنیش قسەمان کردووە لەگەڵ ڕێکخراوەکانی تریش لەسەر خەت دەبین و دیارە مەسئولیەتی ئێمە ئەوەیە وەکو لە نیاسایی کە زیاد لە پێویستیش کردومانە، بەڵام من حەزەکەم ئەوە بڵێم لە ڕێی پەیامەوە ئەرکی ڕاستەقینەی لایەنە سیاسیەکان لێرەوە دەست پێ دەکە ئێمە تا ئێرە توانیمان بە شەو ڕۆژ بەرگری لە دەنگانی هەموو هاوڵاتیانی خەڵکی کوردستان بکەین لە دەنگی لایەنەکان و بە یەک چاو تەماشای هەموو ئەو لایەنە شمانە کردووە کە کۆمیساریان نێو ئێمە پەیوەندیان بە ئێمەوە کردووە و ئێمەیان متمانەن بە ئێمە بۆ کە دەنگکانیان دەپارێزین فعلەن لە ئاسی متمانەی ئەوان و کاندیدەکانیشان دابوون، بەڵام ئەرکی قاوەرە سیاسیەکانە کە لەمە دووە لەمڕۆ ئەمڕۆ و بەیانی و دوو بەیانیش ئەگەر تانەیەکیان هەیە لەسەر نەتائیجەکان داوای ڕەتکردنەوە بکەن، بەڵگەی خۆیان پێشکەشی دادگای پێداچنەوە بکەن و داوا بکەن بەڕاستی کە بە هەموو شێوێک بەتابەت ئەو شوێنانەی کە وەکو هەموو بێکەوە پوچەڵ کراوەتەوە تەنها دەنگی ئەو لایەنانە پوچەڵ بکرێتەوە کە ئەوانە کە لە پشێوی و لە هێزی ئاسایشی خۆیان ناردووە نەک دەنگی لایەنەکانی تر کە بەڕاستی دەنگی حەڵاڵی خۆ و ڕاستەقینەی خۆیانە ئەوانە بسووتێنرێت. زۆر باشە، بەس وەکو ئەو چوار کۆمیسارە بەیەکەوە دەمێنەوە لە کاری هاوبەش هەڵوێستی دیکەشتان دەبێت، ینی لە قۆناغیدا تووسی قسەیەک لەسەرەوە کراوە کە هەڵوێستی دیکەشی بەدووادا بێت، ئەم هەڵوێستی کە ئەمڕۆ بڵێن نەتیجەکانتان قبوڵنێەوە واژووی ئەنجامەکانتان نەکردووە؟ من تەمان نادەکەم ئەوە بەردەوام بێ و هەر بۆ زاناری بەڕێز ئێمەکو ناڕزایەک ئەمڕۆ هیچ لەو چوار کۆمیسار نەچین بۆ داوامی فەرمی خۆمان داوامان نەکردووە. ئیتر لە ڕۆژانی داهاتووشدا بەڕاستی قسەی زیاتر دەکەین لەسەر بابەتە چمان پێ باش بوو بۆ خەڵکی کوردستان بۆ ئەمانەتی سەرشانمان بۆ دەرەوەی خۆشمان دەتوانین ئەوانە ڕوونکردنەوەی زیاتر بدەین و تەنانەت لەگەڵ یوئێن و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دانیشین و ڕای خۆمانەوەکو چوار ئەندامانی ئەنجومەن بگەێنین. بەڵام ئەوەی کە لە ئێستا مهم گرینگە ماوەی یاسایی هەیە بەڕێسان ئاگادارن 3 ڕۆژ لە بەردەمدا جگە لەو هەوڵە ئێمە هەوڵێکی تر هەیە کە بریتە لە هەوڵی لایەنە سیاسیەکان کە لە ڕووی یاسایی بوانێت لە ماوەی 3 ڕۆژدا تانە لە بڕیاری ئەنجومەن دەنەوەت ئەو بڕیاری کە شێوە ڕابردوو درراوە ئەگەر بە هەر شێوازێک درابێ دادگای پێداچوونەوە تاکە دەسەڵاتێک و مەرجەیەکە دەتوان ئەوان ئەگەر هەموو شنێ بەشێک لە ئەنجامەکان گۆڕانکاری بەسەردا بێت و من لێرەشەوە داوا لە دادگای پێداچوونەوە سەرۆکی دادگای بەڕێز دەکەم کە زۆر بە مەسئولێتەوە تعامل بکەن لەگەڵ ئەو دۆسیەکی زۆر هەستیارە و متمانە بگەڕنەوە بۆ خەڵکی کوردستان و بە مەسەلەی پرۆسەی هەڵبژاردن و بڕیارێکی ئەوان دەتوانی بەڕاستی دڵی هەزاران دەنگ دەرخۆشکە و بتوانانی متمانەیەکی زیاتر بە هێز سیاسەکان بدا کە ئێمە ئاگادارین بەشێک لە هێز سیاسەکان ئێستا لە گفتوگوی ئەوەدان کە هەر نەتایجەکە هەر بەشداری نەکەن لە پەرلەمانی کوردستان کە هێزێک و دوو هێز نیە چەند هێزێکن بەڕاستی دانوێ وەکو بەرێک بەشداری نەکەن کە یەکەم جارە لە تاریخی پەرلەمانی کوردستاندا حاڵەتی وا ڕوو بدا کەواتە حاڵەتەکە بوتە ینی حاڵەتێکی گەورەیە ینی شتێک نییە کە تەنها لایەنێکی سیاسی ڕەتی کاتەوە بۆیە ئەرکی لایەنە سیاسیەکانیشە وەکو چۆن ئێمە پارێزگاریمانە دەنگکان کرد ئەوانیش ئەرکیانە بەڕاستی دیفاع لە بەشەکەی تر بکەن کە بریتە لە داکۆکیکردن لە دەنگی دەنگدەرانیان بەکەمترین شت ئەوەیە کە لە ڕێی نوێنەرەکانیانەوە تانە لە بڕیاری ئەنجومەنی کۆمیساران بدەن بە بەڵگەی دقیق وردەوە
بۆی کە تانەکان و جێگەی خۆی بگرێ و بتوانن ئەو مافە بۆ خەڵکی ڕاستەقینەی خۆی بگەڕنەوە کە بریتە لە گەڕانەوەی ئەو دەنگانە کە بە قەناعەتی ئێمە ئەگەر دەنگە ڕاستەقینەکان بگەڕنەوە بۆ لایەنەکان کە خاوەن نین بێگومان نەتائیجەکە گۆڕانکاری بەسەردادێت چکە لە بیرمان نەچێ ئێمە نزیکەی 80 بۆ 85,000 دەنگ سووتێنراوە ئەوە ئەگەر بیکە کورسی پەرلەمانی نزیکەی 5 بۆ 6 کورسی بەلان کەم دەکات جگە لەو لایەنە وەردەگرێتەوە بۆ لایەنەکانی تر دەڕواکەوە بێگومان ئەوە ئینتیقامێکە و تۆڵەسەندنەوەی لەوەی کە ئەو خەڵکانە نەتوانن بە کەفی خۆیان تەلاعب بە ئەنجامی هەڵبژاردنەکان بکەن هەڵبژاردن بابەتێکی گرنگ و حساس و چارەنووسسازە پەیوەندی بە چارەنووسی وڵاتێک و هاوڵاتیان ئەو هەرێمەوەیە بەڵێ زۆر باشە بەس بەرە زوو قسەتان لەگەڵ یوێنیش کردووە ینی چ پەیامێکتان ناڕاستی ئەوان کردووە کە لە دوێنێ شەوە ئێوە ناڕازین لەسەر ئەمانجامانە داواکاری ئێمە ئەوە بووە کە بەڕاستی ئەوان بەجددی لە یاداشەکە ئێمە بڕوانن و لە نیگەرانەکان ئێمە تێبگەن و لە ڕێی خۆشیانەوە دەتوانن پەیامەکەی ئێمە بە ڕێکخراوەکانی تری ناوخۆنی و دەڵەتی بگەێنن و بە قونسڵی وڵاتان کە ئەوان دەتوان دەورێکی باشتر بینن و ئەو ناڕزایە و هۆکاری ناڕزابوونی ئێمە بگەێنن ئیتر ئەوە باش تایبەتە بە ئێمە دواتر دەکەوێت سەرەوەی کە چەندە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەتابەت ئەوانەی کە لە پرسی هەڵبژاردندا قسەی جدیان هەیە ئێستا کاتی خۆیتیکان هەڵوێستیان هەبێ ئێستا کاتی خۆیت کە پشتگیری لەو 4 کۆمیسارە بکەن لانە سیاسیەکان کە ئەگەر پێیان وایە کە ئەو 4 کۆمیسارە زۆر بەڕازگۆی دیفاعیان لە دەنگانی ئەوان و خەڵکی کوردستان کردو ئێستا کاتی ئەوەیە کەوان پشتگیرمان بن لە سەرخستنی هەڵوێستا و فشارێکی گەورە دروستکەن بۆی کە هەم لەسەر ئەو ئەنجومەنی کۆمیسارن ئەو 5 کۆمیسارە و هەم لەسەر دادگای پێداچوونەوە من قەناعەت ما بوو ناڕزایەکی زۆر گەورە دروست بێ لەسەر ئەوەی کێمە شەڕمان لەسەر خەڵکی کوردستان و لەسەر دەنگی خەڵک کردو ئەگینا بە خۆمان دەمانتوانی هەموو ڕێکەوتنێکەکەین زۆر بە ئاسایی و وەکو دەڵێ ئەگەڵ کومیتات زۆرمان بێ بەڵام چوینە بەرەوەی کە هەموو قوربانیدانەکەین لە پێناو خەڵکی کوردستان کە پێمان وایە ئەوە ڕێگە سەریحەکەیە بەڵام چاوەڕێشمان وایە بەڕاستی لە هەموو لایەک هەڵوێستی جدیان هەبێ نەک ئێمە 4 کۆمیسار تەنها ئێمە شەڕەکە بکەین باشە بەس لە ڕووی یاسایی بەرەزوتت 3 ڕۆژ لە بەردەم لایەنەکاندایە بۆ تانەدان لەم نەتیجانە ئای خۆتان وەکو کۆمیسار مافی ڕەتکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنتان نییە بۆ نمونە یاخود ناتوان تانەی لێ بدەنەوە یاخود تەنها ئەمە لە ڕووی یاساییەوە ئەو لایەنانی کە بەشداری هەڵبژاردنیان کردو دەتوانن سکاڵا تۆمار بکەن ئایا سکاڵا تۆمارکردنیش هیچ بەیاخێکی دەبێت؟ خۆی دەکەوێت سەرەوەی ئێمە نابێ بەڕاستی هەموو شتێک لە نەئومێد بین دەکەوێت ئەزمونێک تەماشا بکرێت ئێمە ئەزمونی عراقمان لە پێشە کە ئەزمونێکی خراپ و بەڕاستی دادگای پێداچوونەوە نەیتوانی بێلانی خۆی بسەلمێنێ و ئەو بڕیارانەی کە دای نەک عراقی ڕزگار کرد بەرخو عراقی کەسێنا دۆخێکی زۆر هەسیارترەوە و تاکو ئێستاش دەبینین کە حکوومەتی عراقی نەیتوانی و بکەویتە سەر سکەی خۆی و حکوومەت پێک بێنێ لە نەتیجەی بڕیارێکی بە قەناعەتی من دادگای پێداچوونی عراق بوو کە بڕیارێکی هەڵەیدا بەڕاستی بۆ نەتایجەکان ومە دەکەین دادگای پێداچوونی هەرێمی کوردستان خۆی لەوە تێگەیشت پێ کە بڕیاری وا بڕیارێکی بۆ حیزبێکی سیاسی نادرێ پەیوەندی بە مستەقبەلی هەرێمێک و تێکچوونی بارودۆخی هەرێمێکەوە ینی مۆزوعەکە لەوە گرنگترە کە بۆ لایەنێکی سیاسیان دوولایەن لە بەرژۆی دوولایەن بڕیاردەی ئەی دواتر هەیمەنەتی قەزا خەڵک بەڕاستی قەناعەتی بە هیچ شتێک نامێنی دواتر هەر حساب بۆ بڕیارەکانی دادگا ناکە بۆی ئەوەی کە دەیەوێت کە ڕێز لە دادگا بگرێت دەبێت خۆی لە پێش هەموو خەڵک ڕێز لە بێلانی خۆی بگری ئەو جار دەتوانی داوا لە خەڵکا کە هەموو خەڵک لەسەر جادەیەکی احترامی بۆ قانون نەبێ ئومێد دەکەین دادگای پێداچوونەوە بتوانێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگینە و بتوانێت ئەو هەیبەتە هەم بۆ خۆیان هەم بۆ مؤسسەکەی کۆمیسیۆن و هەم بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان پارێزن من وەکو دەڵێ بە تاوەتی ڕەشبین نیم ڕاستە ئومێدێکی زۆرم نییە بۆ بڕیارانە بەڵام قەناعەت مێلانەکان وەکو ئیقامە حوجەیەک دەتوانن تانەی خۆیان بدەن و با چاوەڕێ بین قەناعەتم ئەگەر چەندین لایەن بێ بەتابەت ئەگەر لایەنێکی داریکراون نەبێ زۆرترین لایەن بێ و زۆرترین تانە هەبێ قەناعەتم ئەو کاتی ئیحراجبوونێک بۆ دادگای ناوبرا دروست دەبێت کە بە هەر شەیەک بێ پێویستە کارێکی جدی لە بابەتاندا بکات. ئێوە وەکو ئەندامی ئەنجومەنی کۆمیسار ناتوان تانە بدەن تەناوە ماف و بڵێن لە یاساکە وەکو مافێک دراوە تەنها بەلایەنە سیاسیەکانی وەکو کۆمیسیار ئەو مافەتان نیە تانەی لێ بدەن لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان؟ لە ڕاستی دامە بارکی خۆمان هەستاین و وەکو دەڵێ قورسین ڕوکنۆمانداوە بۆی کە تەنها نەتیجەکان ڕەت کردەوە یان لەوەی زیاتر ئێمە چی کە بکەین کە خۆمان بەشێکی نەعەمەلێکە و لەبەرەوەی کە قەناعەتمان بە بەشێک نەبووە داوای ڕەتکردنەوەمان کردو واضح ینی پەیامەکەی ئێمە لە لای دادگای ناوبراویش هەیە و من لە ڕووی یاسایی و بەڕاستی ئەرکی
قاوەرە سیاسیەکان ئیتر کە شەڕی خۆیان بکەن ئێمە دەکرێت ڕوکنەوەی دیکەش بدەین بەڵام دادگای نابراو وەکو ئێمە ئاگدارە و لە شەوی ڕابردوو ئێمە پەیامەکەمان گەیشتە بە هەموو لاەنە پەیوەنددارەکان خۆیان ئاگدارن بۆ خۆیان بینیویانە کە 4 کۆمیسار ناڕازیە و واژۆی نەکردووە بە پێچوانە واژۆی لەسەر کردووە کە نەتیجەکان ڕەت بکرێتەوە ئیشی دادگایە کە بەڕاستی بەداچوون بکە بۆ ناڕزایی ئێمە نەک ئێمە بچین داوایان لێ بکەین خۆیان باشتر لە ئێمە پەیامەکانی ئێمە و موقفی ئێمە دەبینن. بەڵێ ئێستا لە دەسەڵاتی دادگایە بۆ نمونە ئەمەنجامەی کە ڕاگەندراوە شەوی ڕابردوو دەتوانێت دادگا هەڵ بوەشێنێتەوە بۆ نمونە لە دەسەڵاتی دەستەی دادوەریە لە دادگای پیراتچوون و هەرێمی کوردستان دەتوانێت هەڵبژاردنەکە بەیەکجاری ئەنجامەکەش هەڵ بوەشێنێتەوە؟ بەپێی یاسای ژمارە 4 کۆمیسیۆن ئەوان دەسەڵاتی تەواویان هەیە و دەسەڵاتی ڕاهیان هەیە بۆ هەر گۆڕانکارێک لە ئەنجامی هەڵبژاردنەکان و بەپێی ئەو دەسەڵاتە درا بە ئەوان و 3 دادوەر دیاری کراوە بۆی کە ئەوان چاودێری هەڵبژاردنەکان و سەیری هەموو ئەوتانانە بکەن کە لە بەردەم دادگای نابراودا دەبڕێ دەدرێ و ئەوان دەتوانن بە ئەمانەتەوە کارەکانی خۆیان بکەن و لەژێر کاریگەری هیچ لایەنێکی سیاسی نەبن و ئەوەی کە مەسلحەتی خەڵکی کوردستانی تێدایە ئەو بکەن بە قەناعەتی من ئەگەر لایەنەکان زۆر ورد بن و بەڵگەی پێویست کە قەناعەتمە بەڵگەیەکی زۆر لەوان لە بەردەستدا بێ چونکە هەر بۆ زانیاری بەڕێستان ئێمە فۆرمی ئەنجامەکانم بۆ یەکەم جارە کێک لە شتە باشەکانی کۆمیسیۆن ئەو بکە لەناو بنکەی دەنگدان ئێمە فۆرمی ئەنجامەکان دابا بریکاری قاوەرە سیاسیەکان خۆیان بەڵگەکانی لە بەردەستدایە تەنها ماوە کە بیکەنە سکاڵا و تانەیەک و پێشکەشی دادگای پێداچنەوەی بکەن هەر ئەوانە وردەکاری بکەن ئەو کەم کورانێک لە فۆرمەکاندا قەناعەتمە کافیە بۆی کە دادگای پێداچوونەوە بڕیارێکی گونجاو بدە مناڵم نەتیجەکە زۆر گۆڕانکاری دەبێت ومید ئەوم نییە من حەزەکەم بە ڕاشکاوی بڵێم بەڵام قەناعەتمە یەکو باسم کرد ئەگەر تانەکان 1 و 2 3 4 نەبێ زۆر بێت قەناعەتمان وایە دەتوان ئەوانە زەختێکی زۆر بکەن و بەتابێت ڕێکخراوەکانیش و هەموو لایەک لەسەر خەت بن بۆی کە بە هەموو لایەک بتوانن بڕیارێکی وا بدەن کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکانە. بەڵێ سوپاس دەکەین کاکشیوان ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەگەڕین و لای بەڕێزق زیاتر قسە لەسەر بابەتەکە دەکەین بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک شیروان سەبارەت بەوەی کەمەنجامانی کە ڕاگەنراون کەی دەبن بە ئەنجامی فەرمی بەڵام بە گرافیک ببینین لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ئەوەی کێ وەڕەتان کردوت دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت.
جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک شیروان سەبارەت بە ئەنجامی فەرمی دوای چەند ڕۆژی تر ئەم ئەنجامانە دەبن بە ئەنجامی فەرمی خۆی دوو حاڵەتمانەیە حاڵەت یەکەم ئەوەیە کە هیچ سانەیەک نەبێ ئەو ئەنجامی کە ئەنجومەنی کۆمسیۆنە ڕای دەگەێنێت ئەگەر لە ماوەی 3 ڕۆژدا هیچ سانەیەک نەبێ ڕاستەخۆ یعنی هیچ لایەنێکی سیاسیتانی لێنەدا ئەو تانەیە ئەو ئەنجامەوە خۆی دەچێت دادگای پێداچوونەوە و بەپەسەند دادەندرێت بەبێ گۆڕانکاری چکە ماوەی یاسیەکەی تەواو بووە حاڵەتی دوم ئەوەیە کە لایەنە سیاسیەکان تانیان هەیە لە بڕیاری ئەنجومەنی کۆمسیۆنان وەرەقنیان هەیە لەو بڕیارێکی ئەنجومەنی کۆمسیۆنان داوێتی بەڵگە پێشکەش دەکەن لە ڕێی تانەیەکەوە لە ماوەی 3 ڕۆژدا دادگای پێداچوونەوە داوای ئەو دۆسیانە دەکات یاخود داوای ئەو ژمارە و داتانە دەکات کە لە کۆمیسیۆن هەیە بۆی کە بخرێتە بەردەستیان و لە ڕووی بەپێی یاسای ژمارە 4 دەبێت لە ماوەی هەفتەیەکدا واتە 7 ڕۆژی کارکردندا ئەوان دیراسەیەکی وردی خۆیان بکەن و بڕیاری یەکلاکەر لەسەر ئەو دۆسیە بدەن و ئەنجام و بڕیاری ئەوان یەکلاکەرەوەی واتە ناتوانین جارێکی تر لە ڕووی یاسایەوە تانەی کەی دێ بدرێت و بڕیارەکەی ئەوان بنەبڕە و کۆتاییە یعنی بۆ هەموو لایەک هەم بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن هەم بۆ خوارە سیاسیەکەن ئەو نەتائیجەی کە لەوێ دەردەچێت دواتر دەگەڕێتەوە کۆمیسیۆنی هەڵبژاردن و کۆمیسیۆن خۆی بە لستێک ناوی لستی پاڵەوراوان و ئەو قوارانە دەنێت بۆ پەرلەمانی کوردستان کە پەسەند کراون بۆی کە پەرلەمانی کوردستان بەپێی ئەو لستە دەست بەکار بێ و یەکەم کۆبنەوەی خۆی بکات یەکەم دانیشتنی خۆی ئەنجامدا بۆی کە سوێندی یاسایی بخۆن و ئەندامانی خولی نوێی پەرلەمان دەست بەکار بن. بەڵێ کەواتە تا 28 مانگ ینی لە بەردەم دادگای پێراتچوونەوە بڵین دەستەی دادوەری لە دادگای پێراتچوونەوەی هەرێمی کوردستانە بۆی نەتیجەکان پەسەند بکات 7 ڕۆژی دیکە بێگومان دوای ئەو 3 ڕۆژەکە تاوا دەبێت ئەوان لە ماوەی 7 ڕۆژ پێویستە سکاڵەکان یەکلایکەنەوە و بە نووسراوی فەرمی ئەنجومەنی کۆمیسیۆنە ئاگادارکەنەوە لە سکاڵاکان و ئێمەش دیارە بە فەرمی و لە سایتی کۆمیسیۆن بڵاو دەکرێتەوە بە فەرمی قاوەرەکان ئاگادار دەکردنەوە کە نەتیجەکان چی بەسەر هاتووە ڕیزبەندی پاڵەوراوانیان مەسلەی کورسیەکانیان چی بەسەر هاتووە بە وردەکاری تاوە دەدرێتە قاوەرەکان و پیان ڕادەگەندرێت. بەڵی سەبارەت بە سکاڵەکان بەتەنها دەستەی دادوەری بۆ نمونە سکاڵەکان دەبێت لەوێت تۆمار بکرێن یاخود جگە لە دەنگی لایەنەکان کە پێیان وایە ساختەکاری کراوەندێک باز لە گۆڕینی دەنگی هەندێک کاندید دەکرێت کەمکردنەوەی دەنگی هەندێک کاندید و گۆڕینی بە کاندیدی دیکەکانیش ئەم دەرفەتیان لە بەردەمدا کەوانیش سکاڵا پێشکەش بکەن. بێگومان ئەوەی تاکە سەرچاو دەسەڵاتێک بۆ ئەوەی کە ئەگەر هەڵەیەک کۆمیسیۆن خۆی کردبی وەکو ئەو شەوی ڕابردوو بەداخۆ بینیمان لە کاتی خوێندنەوەی ناوی پاڵەوراوان لستی پاڵەوراوانی کۆمەڵی ئیسلامی هەڵەیە کرا لەسەرەوەی کە ناوی کەسێکی تر خوێندراوە لە لیستی پاڵەوراوان و گرفتێک دروست بوو. ئەمڕۆ بە سوپاسەوە دیارە ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی خۆیان سەردانی کۆمیسیۆنیان کردووە و داوای ڕوونکردنیان لە کۆمیسیۆن کردووە کە ئەو هەڵەیە چۆن ڕوویداوە و دیار ئەوان وەڵامیان داوتەوە بەپێی ئەو ڕیزبەندی کە هەیە پەسەند کراوە کە لە کۆمیسیۆن و ڕوونکردنەوەیان داوە بە ئەوان و کێشیان چارەسەر کردووە و هەر کاندیدێکی بەڕێزیش من لێرەوە دەڵێم کە ئەگەر قەناعەتی نییە یاخود ئەگەر پێویستی بە ڕوونکردنەوەی دەتوانێت سەردانی کۆمیسیۆن بکە و داوای ڕوونکردنەوەی تەواو بکات و کۆمیسیۆن پێویستە ڕوونکردنەوەی تەواوی بداتێ بە واژۆی کۆمیسیۆن و مۆری کۆمیسیۆن لەسەر بۆی کە بەڵگەیەک بێ لە داهاتوودا ئەگەر ئەو نەتیجەیە واتە ئەو ناوە کە ئەگەر نێدرابێ بۆ دادگای پێداچوونەوە بۆکو بەڵگەیەک لەبەردەستی دابێت کە دڵنیا بێتەوە لەوەی کە ئەو ناوە ڕاستەقینەکە چوە نەک ناوی تر بە هەڵە چوە بۆ دادگای پێداچوونەوە چکۆش هەڵەیەکی ترە ئەگەر بە هەر ناوێک بە هەڵە چوو بێ ئەوان پەسەندی کنجارێکە گرفتێک بۆ پرۆسەکە دروست دەبێ و بەس بە خۆشحاڵی دیارە حاڵەتەکە چارەسەر کرا و بزان بۆ چەند لستێکی کەس دروست بووە ومە دەکەن بە قەز نەبێ ئەو بابەتانە و نەبێتە هۆکارێک بۆی کە خەڵک بێ متمانە بێ و ئەوەی کە لە بەردەستی ئێمەدا وەکو چۆن ژمارەکان وەکو خۆی بگەندرێت ئەرکی ئێمەوەی کە پایزگاری لە دەنگی خەڵکی کوردستان بکەین هەموو خوشک و برایەکەکان دیت بۆمەوە ئەندامی پەرلەمان لە داهاتوودا جێگەی شانازیە گرنگ ئەوەیە کە ئەوانیش لە ئاسی متمانی خەڵکی کوردستاندا من ئەو وعدانەی کە داویانە لە شەقام و شوێنەکانی تر بتوان بە پراکتیزەی بەڕاستی جێبەجێکەن خەڵک چاوەڕێی ئەوانە کە بەڵێنی زۆریان داوە باڵەکان لە 4 ساڵی داهاتوو ببینەوە ئەوە کاری ئەوانە بەسکاری ئێمە ئەوەیە کە دقیق بین لە ژمارەکان بۆی کە گرفتووە گومان بۆ کاندیدەکان دروست نەبێت لە ناخۆ لەسێکی داریکراوە. زۆر باشە بەس سەبارەت بەو 96 بنکەی کە سوتێنراوە
ئێوەڕاتان وانە بوو کە هەموو دەنگی هەموو لایەنەکان بێکەوە بسووتێنرێ و بنکانە لە کوێن و باز لەوە دەکرێت کە نزیکەی 120,000 لە نێوان 115 بۆ 120,000 دەنگ سووتێنراوە. یعنی ئەو بنکانە لە کوێن ئێوە ڕاتان چی بوو لە سەرەمە بۆچی دەنگی هەموو لایەنەکانەوەی کە ڕاستەقینەی و ساختەشە بێکەوە بسووتێنرێ؟ خۆی من حەزەکەم زۆر بە ڕاشکاوی و بە ئەمانەتەوە بڵێن ئێمە زۆر بە جددی کارمە لەسەر سکاڵاکان کردەوە یەکەم جارە لە هەرێمی کوردستاندا بەو شێوە وردیە کار بکرێ و من خۆم ئەندامی لیژنەی سکاڵا بووم و یەک بە یەک پەیوەندیمان بەسەرجەم ئەو بەڕێزانە کردووە کە وەکوکیانی سیاسی قسەمان لەگەڵکردون ئیفادەمان لێ وەرگرتوونەوە بابەتەکە ڕوونکراوەتەوە و 5 ئەندامی ئەنجومەنی کۆمیساران کۆمنتی خۆیان نووسیوە دواتر لە کۆی ئەو 161 بنکەیە بۆ 99 بنکە ئەوەی کە تحقیق کرایان لە ئەنجامی لێکۆڵینەوە بۆ گەشتین کە مەرجەکانی سکاڵای تێدایەوە دڵنیان کە ئەوانە فعلەن سکاڵای ڕاستەقینەن جیامان کردو لە سکاڵەکانی تر ئەو 99 سکاڵای کە کردمان قەناعەتی ئێمە وا بوو کە گۆڕانکاری دەکات بەڕاستی و ڕای ئێمە وەکو باسشم کرد لە سەرەتادا ئەوە بوو کە ڕاستی لە دوای ئەوەی کە ئێمە بمان دەرکەوت کە لایەنێکی دیاریکرا و خەڵکی ناردووە واتە ئاسایشی خۆی ناردووە واضحە کە لەو دوو ئیدارەیەکێ ئیداری ئەو دوو شوێنانەکەوەکی ئاسایشی هەیە دەنگی ئەو دوو لایەنە بسووتێنرێ نەک دەنگی خەڵکی تر بەداخەوە یەک لە گرفتەکانی ئێمە کە شەوی ڕابردوو کە ئامادە نەبووین واژۆ بکەین لەسەر ئەو بابەتەیە ئێمە نەتیجەکەمان ینی ئەو نەتیجەی کە هاتووە دەسەڵاتی ئێمە تێدا نیە ئێمە پارێزەری دەنگەکانیان بووین بەڵام ئەرکی ئێمە بووکە لە سکاڵەکان بەڕاستی زیاتر کار بکەین بەداخەوە کە تێپەڕەندایان یەک لە هۆکارەکان ئێمە کە واژۆمان نەکردووە لەسەر مەسەلەی سکاڵەکانە کە ئەمە قەناعەتمان نەبوو نابێ هەموو بێکەوە بێت و بەڕاستی زۆر جیاوازە ئەوەی کە دەنگێک بە سەختەکاری دەخرێتە ناو سندوقە و بەغەدر و بەلای من وەکو ئەندامێکی ئەنجومەن خیانەتێکی نیشتیمانیە ناکرێ بەراورد بکە لەگەڵ مام حاجیەک و بەتەمەن کەمەندامێک کە بە گۆچانەکەی خۆی دەڕوا بۆ هەڵبژاردن و دەیەوێت 4 ساڵی خۆی دیاریکە زۆر جیاوازە لەوە ڕاستی ناکرێت تێکەڵاو بکرێ و نیگەرانەکەی ئێمەش و مقاتعاشمان هەر لەبەرەوە بۆ ڕاستی بۆ خەڵکی کوردستان باشە بەس کاک شیروان ڕەنگە پرسیارەوە بکرێ بۆ نمونە ئەگەر ئەو 96 بنکەیە دەنگی هەموو لایەنەکان نەسووتێنرابە بۆ سکاڵەکانەوەی کە بەڕێزوت بەڕێژ تەندامی لیژنەکە بووی 99 سکاڵا بووە هیچ کاریگەری لەسەر دەنگی لایەنەکان دەبوو بۆ نمونە دەنگی هەردوو پارتی دەسەڵاتدارەیە کە ئێستا 45 بە 21 کەمتر دەبوو لەم ڕێژەیە گەر سکاڵاکان یەکلا کرابانەوە؟ بگومان من دراسێکی خۆم لە بەردەستدایە و لێرەشەوە جەخت دەکەمەوە جارێکی کرد ئەگەر ئەوەی کەوا بڕیار بوو تەنها لەو دوو لایەنە بسووتێنرا بەڵێ بێگومان 4 بۆ 5 کورسی پەرلەمان ینی دەچۆ سەر ڕیزبەندی لایەنەکانی تر چونکە ئەو کات لەو دوو لایەنە وەردەگراوە دەچۆ سەر تەواوکردنی پۆینتی لایەنەکانی تر واتە بەشێک لایەنەکانی کە پۆینتیان مابووە بەتابەت ئەو 5 لایەنەی تر ئەو 4 لایەنەکەی تریان لایەنێکی تریش کورسەکانی ئەوان تەواو دەکرا کەواتە لەوان وەردەگراوە دەکراوە سەر خەڵکە ڕاستەقینەکەی خۆی دەدراوە خەڵکە ئەوەی کە خاوەنداری دەنگی ڕاستەقینی هەبوو بەڵام بەداخەوە نەکرا ئەگەناوە بێگومان من باسم کردو لە بەرنامەی کرد گۆڕانکاری دەکرا و ئومێدی مەژوا بۆ ڕاستی یەک لە هیوایەتەکەمان ئەو بوو کە بتوانین بەڕاستی بە خەڵکی کوردستان بڵین کە شێکی تازەمان پێشکەش کردووە و بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان بتوانین سەختەکاری بە شێوەیەکی تا ڕادێکی باش کەم بکەینەوە کە بەداخەوە ئەو نانێش ئەو هەڵی ئێمە سەر بگرێت و ئەوی خۆیان قەناعەتی خۆیان وەڕێکەوتنی خۆیان سەریگر کە شەوی ڕابردوو کە جێبەجیان کرد. زۆر باشە بەس بەرەز وتە دەمە ڕێکەوتنی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دەسەڵاتدار بوو ینی فشارە بۆ لەسەر کۆمیسیۆن لەو ڕوانگەیەوە هیچ داوای ڕێکەوتنێکیان لێوە کردو بۆ نمونە ئێوەش ڕازی بن و زۆرێک لەوەی کە شتێک بدەن بەلایەنەکانی دەرەوەیکێتی و پارتی بۆەوەی کە بەم نەتیجەیە ڕازی بن؟ ڕاستی باس کرا ئێمە کە واژۆ بکەین لە بەرامبەر واژۆکردنمان بەڵێ باز لەوە بکرێت کە کۆمەڵە دەنگ بدرێ بەلایەنەکانی تر من و خۆمەکو ئەندامێکی ئەنجومەن قسە دەکەم من مەسوول لە قسەی خۆم من پێم باش نەبوو ڕاستی چونکە ئێمە ناکرێ ئەگەر دەنگی ڕاستەقینەی خۆ لایەنێکی داریکراوە بدرێتەوە خۆی بەڵێ لەگەڵدام پێم زۆر باشە چونکە خۆی خاوەنی ئەو دەنگە ڕاستەقینانەیە بەڵام ناکرێ لەسەر حیسابی دەنگەکانی تر وەربگرێت چونکە ئێمە کە قەناعەتمان وایە کە دەنگی ساختن و ناشەرعی ناکرێ ئەو دەنگانە وەربگرێ بۆ لایەنەکانی تر بەڵکو ئەو دەنگانە لا ببرێ بەلابرنی دەنگەکان خۆی لە خۆیدا معادلەکە وای لێ دێ کە دەنگی پێویست دەنگی ئەوان دەڕوات و دەنگی پێویست بۆ کورسی
کەم دەبێتەوە کەواتە ئەو لایەنانەی کرد خۆیان ئۆتۆماتیکی کورسیان زیاد دەبێت پێویست ناکە تۆ دەنگ لەوان وەرگری خودی لابرنی دەنگی ئەوان و پوینتی لایەنەکانی کەی بەرز دەکردەوە و خۆی لە خۆیدا بە شێوەیەکی تەبیعی بە شێوەیەکی یاسایی کورسی پەرلەمانی بۆ ئەوان دروست دەبوو پێویست بەوە ناکە کەمە بەڕێکەوتن ویان بەشی جێبەجێری چکە قەناعەتی ئێمەوە ئەمە بۆ ئەمانەتێکی گەورەتر چوین بۆ نەچوون کە ئیتفاقی سیاسی لێ بکەین ئەرکی کۆمیسیۆن ئەرکێکی پیشەی میهەنیە دەستگایەکی نیشتیمانیە پێویستە دوور بێ بەڕاستی لە دەستێوەردان و نەکەوێتە ژێر کاریگەری حیزب هەر بۆیش یەک لەو دەستگایانەداندا کە سێ دەستگای لە هەرێمی کوردستاندا هەر بۆ زانیاریتان کە منحەی تایبەتی خۆی هەیە مەکانەی تایبەتی خۆی یەکلاوانە ئەنجومەنی وەزیرانە پەرلەمانی کوردستانە کۆمیسیۆنە کە وەکو دەڵێ ئیخساسێکی تایبەتی خۆی هەیە و سەربەخۆیە بۆی کە دەستێوەردان نەکرێ و کۆمەڵ بڕیاری سەربەخۆیە بۆ نمونە ئێمە بۆ کۆمەڵ بڕیاری زۆر گرنگ ناگەڕێنە بۆ حکومەت و پەرلەمان خاوەند وەکو ئەو دەسەڵاتە خۆی بە یاسایەکە بە کۆمیسیۆنی داوە بەداخەوە کە نەتوانرا وەکو پێویست ئیشەکان جێبەجێ بکرێت بەڵێ زۆر باشە کاتمان کەم ماگەر بە کورتوەڵام پرسیارەکانمان سوپاس دەکەین سەبارەت بەوەی جگەلەوەی کە بۆنم لایەنەکان باسییان ئەو کەیکیتی و پارتی لەڕێی ناسنامە و ڕێگەزنامەی ساختە دەنگی خۆیان زیاد کردووە ئەنجامەکانی کۆمیسیۆنیش سکاڵاکانیان فەرامۆش کردووە کە لەو ڕێدەنگی خۆیان زیاد کردووە تا چەند بەشداری نەکردنی خەڵک کاریگەری هەبوو لەسەر ئەم پرۆسەی بۆ نمونە باز دەوتێت کە نزیکەی 1.5 ملیۆن خەڵک بای نزیکەی زیاتر لەسەر کورسی پارلەمانی بەشداری هەڵبژاردنیان نەکردووە ئەمەش کاریگەری خۆی هەبوو لەسەر هەڵبژاردن و نەتیجەی هەڵبژاردن من حەزەکەم یەک لەو گلیانە کە لە ڕێی پیاوە بگەێنم بە بینەر و بیسەری ئێوە و تاوی خەڵکی کوردستان ئەوەیە کە بەداخەوە ئێمە لە دوا شەودا کە 6 بڕیاری زۆر گرنگمان دەرکرد و چوونە ژێر باری مەسئولیەتی گەورە بۆی کە کۆمەڵی سەختەکاری کە بەڕێوە بوو بەرگریمان لێ کرد و هەر لێشەوە زۆر جەختمان کردەوە داوامن لە هەموو خەڵکی کوردستان کرد کە بەشداری کارا بکەن لەبەرەوەی کە بتوانن تۆڵەی 12 پێنج بکەنەوە و ئەو بۆشیان نێڵنەوە بۆی کە خەڵکی تر بتوان لە شوێنە دەنگدا بەداخەوە خەڵکی کوردستان ڕژێکی زۆر کەم بەشداری کرد ئەگەر ڕژەکە زۆر زیاتر بە چەندە زیاتر بە ئەوەندە مەجای تەزوری سەختەکاری زۆر کەم دەبەوە چکە ئەو خەڵکە خۆی داهات پێشتر دەنگی دەدا مەجای ئەوەیە دێشتەوە کە هیچ کەسێک کە لە شوێنی واژۆ بکات و فۆرمی دەنگدام بکە بەڵام ئەو خەڵکە بەداخەوە لە جاتیەوە کە گلەی لە خۆمام کە باگلەی لە خۆی بکە کە نەیتوانێت لە ماوەی 4 ساڵدا ئیرادی ئەوەی نەبووە کە بۆ 5 دقەیەک بچی لە بەردەم منکەیەکی دەنگداندا دەنگەی خۆی بدە ئەو کاتی مەسئولیەتی منە کە دەنگەی پارێزم بەڵام مەسئولیەتی ئەویشە کە بتوانێت بە ئەمانەتەوە لە 4 ساڵدا کە گلەی دەکات لەسەر شەقامە لە هەموو شتێک گلەی دەکات بەڵام ئامادەنیە بۆ چەند دقەیەک بێت دەنگی خۆی بدات بەو لایەنانەی کە ڕازگۆن لەگەڵی و دفاعی لێ دەکەن ئەو بەڕاستی یەک لە خەلەکان بوو کەوای کرد کە مەجای ئەو خەڵکانی کە بەرنامەی سەختەکاریان هەبوو زیاتر کەن ئەگەر باشتر بە بەڕاستی مەجالەکە زۆر کەمتر دەبوو و دەمانتوانی بەڕاستی ڕێگری لەو لافاو بکەن کە بەداخەوە کە دواتر کۆمیسیۆن باجیدا لە زۆر شوێندا تەنانەت بۆ زانای جەنابتان کارمەندی کۆمیسیۆن هەڕەشەی لێکراوە سوکاتی پێکراوە لێی دراوە کارمەندی کۆمیسیۆنە لەناو بنکەی دەنگداندا سزن کراوە لە ڕێی ئاساییشەوە لەوە زیاتر چی سوکاتی پێ بکرێ بە خەڵکی کوردستان بە کۆمیسیۆن ئێمە هەموو باجێکماندا لەسەر خەڵکی کوردستان بەڵام چاوەڕێژ بوون بەڕاستی کە هەڵوێستی جدیتر هەبێ و حەزمان دەکرد بەشدارێکی فعلی زیاتر هەبێ بۆی کە ئێمەش مەجال لێ دێتەوە حیزبەکانی تر بتوانن لەو ڕێگەیەوە لە ڕێی سەختەکاری و بەژاری لە دەنگەکانی خۆیان زیاد کەن سوپاس دەکەم کاتم زۆر کەمەوە بە سەبارەت بەوەی کە پێشتر بەرزت وتت لە یاسای کۆمیسیۆن زۆر بەڕوونی دیاری نەکراوە کە پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن بە دوو لە سەرسیان بە زۆری نەبێ ئەی لەسەر چ بنەمایەگەوەی کێکێتی و پارتی بە زۆری دەیان ئەمە پەسەند کرا مادەم لە یاسای کۆمیسیۆن ئەم خەرە لە هەبێت لەسەر چ بنەمایەک پەسەند کرا یەک لە خەرەکانێک باسم کراوە کە لە یاساکە بەداخەوە ئاماژە بە پەسەندکردنی ئەنجامەکان نەکراوە بە چەند بێ دوو لەسەر سێ یاخود بە لەبەر ئەوەی کە ئێمە کە ئەو شەوەی کە ڕامانگەیان دوو لەسەر سێ بێ دادگای پێداچوونەوە و ینی تەفسیری وایە دڵ لەبەرەوەی کە بڕیارەکانی ئەنجومەنی کۆمیسیۆنە بە 5 زەنگ دەڕوا هەموو زۆربەی بڕیارەکانن ئەوەش بڕیارێکی ئەنجومەنەوە لەبەری کە لە یاساکەدا ئاماژەی پێ نەکراوە قەنەعەتی وان وایە کە ئاسایە 5 کەس بڕوە بەڵام من لێرەوە داوا لەو ئەندام پەرلەمان بەڕێزانە دەکەم کە ئەرکی ئەوانە لە خولی پێنجەمی داهاتوودا بتوانن زۆر بە ئەمانەتەوە یەکەم کاریان ئەوە بێ کە ئەو یاسایە کە خۆیان بە هەڵبژاردن هاتوون خەمیان لەوەی بێ کە ئەو یاسایە کە کۆمەڵی کەم و کوڕی زۆر گەورەی تێدایە و بتوان هاوکاری کۆمیسیۆن بن
یاساکە هەموار بکرێتەوە هەم لە مەسلەی کاتی دەنگدان کاتێکی زۆر دانراوە هەم لەسەر دەنگدانی تایبەت و گشتی کە لە 2 ڕۆژیدا دیاریکراوە کە مەجارێکی زۆر گەورە دروست دەکات بۆ سەختەکاری لە هەموو دنیادا شیوانی هەمووی هەڵبژاردن لە 1 ڕۆژدا بارگرانێکی زۆر بۆ کۆمیسیۆن دروست دەکات دەیان بابەتی تر کە ئەوان دەتوانن یەک لەوانە مەسلەی ئەوە تەسبیت بکەن کە دوو لەسەر سێ بێ بۆی کە هیچ لایەنێکیان دوو لایەنێکی دیاریکراو نەتوانن تحکم بە دەنگی دەنگدەرانی هەرێمی کوردستانەوە بکەن و بە ئارەزوو بە پێی مەسلحەتی خۆیان ئەو پەسەندکەن کە خۆیان دەیانەوێت بەبێ گوێدانە لایەنەکانی تر کە وەکو دەبینین ئەو واقعەکە دەبینین بەرامەکەشی لە چەند ڕۆژ داهاتوودا دەبینین کە چەند لایەن ڕەتی دەکەنەوە دەبێت چ گرفتێک بۆ هەرێمی کوردستان ئەگە دادگا پاڵپشتێکی هەبیان ئێمە لە یاسای خۆمان داهات پێ بە قەنەعەتی ئێمە ڕێگریمان دەکرد و ئەگەر هەتاوەکو ئەومان نەکرد لە مەسلحەتی خەڵکی کوردستان واژەمان نەدەکرد ئەو کاتی ناچار دەبوون لایەنەکانی تر کە ملک بدەن و بێنە ژێر ئەو بڕیارێک ئێمە دەیدەین و بە هەموو لایەکمان بێکەوە دیفاعمان لە دەنگی خەڵکی کوردستان دەکرد. زۆر بە کورتی سەبارەتەوەی کە ئێستا کۆمیسیۆن بووە بە دوو بەشەوە لایەنە سیاسیەکان بوون بە دوو بەشەوە چ کاریگەری دەبێت لەسەر دۆخێرێم و دوا کۆمنتیش زۆر بە کورتی بێ کاتمان نەماوە سپاس دەکەین. من قەناعەتم کارگەری خراپ و نەرێنی و سلبی دەبێت لەسەر پێکێنانی پەرلەمان و متمانەی پەرلەمان و پەرلەمانی داهاتوو لاواز دەکات بەداخەوە کە بەتابەت ئەگەر چەند فراکسیۆنێک نانە بەشداری بکەن یاخود بەشداری کاران نەبێت بێگومان ئەوەش کاریگەری دەبێت لەسەر ڕێخۆش دەکات بۆی کە دوو لایەن بتوانن دەبەسەر زۆربەی جمگەکانی حکومڕانی دابگرن و بەپێی ئەو نسابە قانونی خۆیان لێ ئەوەی استغلالکەن و کاریگەریشی دەبێت لەسەر پێکێنانی حکومەتی داهاتووشدا قەناعەت من وایە نییە کە هەم پەرلەمانێکی زۆر ئەکتیف و چالاکمان هەبێ هەم بتوانین حکومەتێکی زۆر باش و ئەکتیفمان هەبێ و ئاخر کۆمنت من ئەوەیە بەڕاستی ئەوەی کە بە ئێمەکرا بۆ لەسەر شانمان بوو بۆ لە بەرامبەر خوای گەورە لە بەرامبەر خەڵکی کوردستان کردمان ئیتر قەناعەتمان کاتی ئەوەیە کە خەڵکی کوردستان ڕاستیەکان بینی و ئەرکی لایەنە سیاسیەکانە کە لەمڕۆ تا 2 ڕۆژی تر بتوانن لە بڕیاری ئەنجومەندەن و بتوان ئەوەی کە گلیان هەیە و نەیانتوانیوە بە ئاوەتی خۆیان بگەن و ئەوەی کە دەنگە ڕاستەقینەکانی خۆ بەدەستبێنن کاتی ئەوەی کە دیفاع لە خەڵکی کوردستان بکەن دیفاع لەو دەنگانە بکەن کە لەسەر ئەوان توانیان لە بنکەکانی دەنگیان سوکایەتیان پێکرا هەموو شتێکیان قبول کرد لە پێناوی ئەو حیزبانە ئەرکیەوە حیزبانەیە کە دیفاعیان لێ بکەن لە ڕێی بریکارەکانیانەوە بە سەرسەختانە بۆی کە بتوان بە هەموو لایەک فشار بچکەن لەسەر دادگای پێداچنەوە کە بڕیارێکدا کە لە مەسلحەتی خەڵکی کوردستان بێ و ئەو دەنگە شەرعیانە بگەڕێتەوە بۆ خاوەنی ڕاستەقینەی خۆی و ئەو لایەنە سزابدا کە فعلا پێشەرکاری کردو و ویسوێتی حرمەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بخاتە ژێر پرسیارەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز شیروان زرار و تەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنی هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.